سڵاوتان لێ بێم کاتتان باش جەژنتان پیرۆز ڕۆژانی جەژن بەخۆشی بەڕێ بکەن جەژن بێتە مایی تێپەڕاندنی ناخۆشی و قەیران و خەم و خەفەت و ئازار و نەخۆشیەکان بەڕێزان دوو تەوەر گفتوگۆی لەسەرەکەین تەوەری یەکەم تایبەتەکەین بە ڕۆڵ و پێگەی یەکێتی لە هەرێمی کوردستان لە عێراق بەگشتی دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان بەر لە کۆنگرە چاوێکی زۆری لەسەر بوو داواکارێکی زۆری ئاڕەسە دەکرا کە کۆنگرەی نوێبوونەوەی ئەنجامدا چاوەکان زیاترن داواکاریەکان زۆرترن چاوەڕوانی زۆر لە یەکێتی دەکرێت کە ڕۆڵی کاریگەر و لە مێژینەی خۆی بجێڕێ و هەوڵ بدات تاوەکو قەیرانەکانی خەڵک بە ئاراستەی چارەسەر ببات ئەم ڕۆڵە یەکێتی چۆن دەیجێڕێ و چۆن دەوێ بیجێڕێ ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان چ سیاسەتێک لە هەرێمی کوردستان پەیڕەو دەکا لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان لە ناو حکوومەتدا لە ناو پەرلەماندا بۆ کۆمەڵانی خەڵک و لەسەر ئاستی عێراق دەیەوێت چه هەنگاوێک بنێ بە تایبەتی تر کە یەکێتی نیشتیمانی کوردستان و عێراق و هەموو هێز و لایەنە سیاسیەکان وەکو دەزانن شەشی ساڵی ئایندە هەڵبژاردننی پێشوەختە بڕیاری لێدراوە لەلایەن کازمێەوە کە لە عێراقدا بەڕێوە بچێ ئایا ئەم ماوەی کە ماو لە بەردەستدایە هەم یەکێتی و هەم کورد بەگشتی چۆن هەنگاو بنێ چۆن مامەڵە بکە و ئەوانەی کە 4 ساڵان هەڵبژاردن دەکرا لە عێراقدا تایبەت بە کورسەکانی پەرلەمانی عێراق هەمیشە کورد بەڵێنی دەدا بە هاوڵاتیەکانی کە چۆن دەبێت لە پەرلەمانە و چه هەنگاوێک دەنێ و چۆن داواکانی کورد لە بەغدا و ویستی کورد لە بەغدا بەدی دێنێ بۆ ئەم جارەش بە هەمان شێوە دەبێ یان دەکرێت هەنگاوی جیاواز بنرێ و لە ئێستاوە کار و بەرنامەی جیاواز هەبێ بە گرنگی و بەگشتی باز لە گرنگی و پێگەی ڕۆڵی یەکێتی لە هەرێمی کوردستان و عێراقەکەین لە تەوەرێکدا و لە تەوەری دیکەشدا باز لە هەڵبژاردننی پێشوەختە لەمپەرەکانی بەردەمی و ئەگەرەکانی ئەنجامدان یا ئەنجام نەدانی لە عێراقدا دەکەین لە تەوەری یەکەمدا میوانداری بەڕێز فەهمی بورهان ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانیمان کردووە زۆر سپاس کاک فەهمیە باڵجان بەخێر بێ و جەژنە پیرۆز بێ دەرفەتێکت هەبێ بۆی جەژنە پیرۆزە بکەی و دواتر گفتوگۆکەین سپاس کاگارە ئەم کاتتان باش سڵاو بۆ بینەرانی بەڕێز جەژنی هەموو لایەک پیرۆز بێت پڕ بەدڵ ئومێدەکەم جەژن ببێت وێزگەیەک بۆ تێپەڕاندنی کۆی ئەو قەیرانانی کە بەرەو هەرێمی کوردستانی گرتووە لە ڕاستیە زیاد لە قەیرانێکی ئێستا لە کوردستانە و ببێتە وێزگەیەک بۆەوەی ئاشتوایی سیاسی بەدی بێت و ببێتە هۆکارێک بۆ گردن ئازادی هەم لە باری کۆمەڵایەتی و هەم لە باری سیاسیەوە و هەمیش تەجاوزی ئەو بارودۆخە ئابووریە دژوار و حاڵەتە تەندروستیە نەخوازراوە بکەین کە بەرەوکی هەرێمی کوردستان و کۆی مرۆڤایەتی گرتووە و هەر لەم بۆنەیە سڵاو بۆ گیانی پاکی سەرجەم شەهیدانی کوردستان سەری ڕێز لە ئاست کە سوکاریاندا ئەنەوێنین ومێدەکەم جەژنی لەم جۆرە جارتر دووبارە نەبێتەوە لە وڵاتەکەمانە کە من پێم وایە هەمومان بە خەمگینیەوە چوینە ناو جەژنەوە و بە خەمگینیشەوە جەژن بەڕێەکەین بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشە من بەش بە حاڵی خۆم ئاسۆی چارەسەرکردنی گرفتەکانمان وردە دەرکەوتووە کە ئەکرێت دواتر لەبارەوە گفتوگۆی زیاتر بکەین. زۆر سپاس یەکسەر لە پرسیارێکی فەیسبوکەوە دەست پێکەم ئەی محەممەد ئەڵێ یەکێتی ئێستا بەرنامەی چییە لە کوردستانە لە حکوومەتە ئەمێنێتەوە لە پەرلەمان دەرئەچێ یان چیەکە ئەڵێ چیەکە دەکێتی پرسیارێکی زۆر بەجێیە خۆی لە ڕاستیە یەکێتی نە حکوومەت بەجێ دێڵێت و نە پەرلەمانیش بەجێ دێڵێ بۆ کەس یەکێتی خۆی خاوەنی حکوومەت و خۆی خاوەنی پەرلەمانە ئەگەر لە وێزگەیەکە لە بڕیارێکە دڵجێی دڵخوازی ئێمە نەبێت ئەوە یەکسان نییە بۆی کە ئێمە هێز و لایەن و گروپ و تەرەفێک پێی وابێت ئێمە حکوومەت و ئێمە پەرلەمان بەجێ دێڵین نەخێرمە پێمان وایە ئەم حکوومەت و ئەم پەرلەمانە بەری ڕەنج و ماندووبوون و خوێن و خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزە تێکۆشەرەکانی تری کوردستانە لەبەر ئەوە ئێمە لەم وێزگەیە هەندێک سەرنج و تێبین و نیگەرانیمان هەبووە بەڵام هەمیشە بڕوامان وا بۆ ئەکرێت لە ڕێگەی گفتوگۆ و دیالۆگەوە نیگەرانیەکانمان بگەێنین و هەوڵی چارەسەرکردنیشان بدەین و خۆشبەختانە ئەتوانم بژڵێم لە نەتیجەی کۆمەڵێک هەوڵی جددی و لە نەتیجەی تێگەیشتن لە جددیەتی یەکێتی بۆ ئەوەی ئەم قۆناغە تێپەڕێنین هێزەکانی تر و لە ناوی شەپارتی دیموکراتی کوردستان باشتر لە ڕابردوو هاتووەتە سەرخەت بۆ ئەوەی ئەم گرفتانە چارەسەر بکات و ئێمە بۆی لە جەژنیشە بۆ وازحی ئەم پەیامان ڕاگەیان کە دەبێت هەمومان لە ڕێگەی گفتوگۆ و دیالۆگێکی بنیاندەرەوە هەوڵی چارەسەرکردنی گرفتەکانمان بدەین هەوڵ بدەین ئاشتەوایەکی سیاسی دروست بکەین چکە ئەگە تاکو ئێمە ئاشتەوایی سیاسی بەدی نهێنین قسەکردن
لەسەر تێپەڕاندنی ئەم دۆخە ئابوووریە خراپە تقریبان یەکسانە بە سفر هەتاوەکو لە ڕووی سیاسیەوە ئێمە نەتوانین کێشەکانمان چارەسەرکەین نابێت چاوەڕێ ئەوە بکەین لەسەر ئاستی کۆمەڵایەتی کێشە و گرفتە زۆر و جۆرا و جۆرەکان بەرەو ئارامی و بەرەو چارەسەربوون بڕۆن بۆیە من بە دڵنیاییەوە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و دۆست و لایەنگرانی یەکێتی ئەڵێم کە ئێمە نەک حکوومەت بەجێناڵین ئێمە حکوومەت بەشێکە لە توراسمان بەشێکە لە شخصێتی معنەویمان ئێمە پرسیارێکەکەین لە شەڕی داعشا هیچ هێزێکە بوو لە کوردستان بە ئەندازی یەکێتی دیفاع لەمانەوەی ئەم حکوومەت و لە پاراستنی ئەم حکوومەتە بکە هیچ هێزێک بە ئەندازی یەکێتی فەرماندەکانی شەهید بوون تاوەکو ئێساکە ئێمە هەروە بە ئاسانی حکوومەت و پەرلەمان بەجێبێڵین نەخێر بۆیە ئەمە یەک ڕاستیەکی تر هەیە کاگارم بڵێم کە ئەم جۆرە گفتوگویانی کە ئەکرێ ڕۆژانە گفتوگۆی زۆر ئاساین لە خەباتی دیموکراسیە لە خەباتی کاری پێکەوەیە ئەکرێت جیاوازی هەبێت ئەکرێت ڕێی جیاواز هەبێت ئەکرێت لەسەر وێزگەی قسەمان هەبێت ئەوە دەبێ هەش بێت لە ڕاستیە دەبێت خەڵکی کوردستان ئەو کاتە پرسیاریان لا دروست بێت کە ئێمە و پارتی وەکو یەک بیرمان کردەوە کە ئێمە و پارتی وەکو یەک هەنگاوماننا نەخێر ئێمە هێزێکی سۆشیال دیموکراتین و دنیایەک خەیاڵ و دنیایەک بەرنامە و دنیایەک پرۆژەمان هەیە کە تەواو جیاوازن لەو بەرنامە و ڕویانی کە هێزەکانی تر هەیەی بۆیە هەرگیز جیاوازیەکانمان لەگەڵ لایەنەکانی تر بەتایبەتی لەگەڵ پارتیا یەکسان نییە بۆی کە ئێمە حکوومەت بەجێبێڵینیان وەکو هەندێک خەڵک هەندێک ئەندام پەرلەمان کە ئیعلانی ئەواکەن کە یەکێتی لەسەر بابەتی قسەی جدیە بێ ئەڵێن دوو ئیداری دروستە بێ کاکە دوو ئیداری چۆن دروستەکەین ئێمە چەقی ململانیەکانی خۆمان چەقی سیاستکردنی خۆمان چەقی خەباتی دیموکراسی خۆمان چەقی خەباتی پێکەوەی و کاری حزبی خۆمان باشتر لە جاران ئەبینەوە هەولێر باشتر لە جاران ئەبینەوە سۆران باشتر لە جاران ئەبینەوە بادینان هەموو کوردستان مەیدانی خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەبەر ئەوە کاتێک قسەیەکی جیاواز دەکەین با خەڵکێک هەبێ نەیار با خەڵکێک هەبێ ناکۆک بەم دیدەی ئێمە نقڵانی ئەوەی لە بداکە یەکێتی داوای دوو ئیداریەکان کەی ئێمە جیاواز بووین ئەو کاتە با خەڵک دڵنیابێ ئێمە زیاتر متەمەسکین بە یەکپارچەیی هەرێمی کوردستان و بە پاراستنی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڵام کە ناعەدالەتیەک شەبینین کە نایەکسانیەک شەبینین کە گرفتێک شەبینین یەکێتی لەو هێزانە نییە بێدەنگ بێ و قسە ئەکات و گرفتەکان و کێشەکان ئەخاتە ڕاش ڕقی بەڵێ من پرسیارەکەی بەم جۆرە ئەەکەم دڵنیام هەر هەمان شتەکاتەوە ڕقی بەڵێ لەسەر دەمی هاوسەرۆکانی یەکێتیەوە هەڤاڵڵاهورەوە وتیان ئێمە دەبینەوە بە یەکێتێکی جاران و سەرتاسەری سیاسەتەکەین و ئەمانەوێ ڕۆڵ و پێگەمان لە هەولێر لە بادینان لە هەموو شوێنەکانی دیکەی کوردستان ڕۆڵ و پێگەی یەکێتیانە بێ و کوردستانیانە بێ و دروشمی یەکێتیە چۆن ئەمە یەکێتی ئەیکا بە منافەسەی سیاسی و ململانی سیاسی دەیکا یان بە خزمەتی خەڵکیکە یان چ جۆرێک لە سیاست هەڵەبژێرێ بۆ ئەم کارەیەکێتی کاک ئارام بە بێگومان ململانی سیاسی ڕەواترین شێوازەکانی ململانیە لە کۆمەلگا پێشکەوتەکانی دنیاە ئێمە کاتێکەڵین چەقی ململانەکانی خۆمان چەقی حیزبایەتی خۆمان ئەبینەوە بۆ هەولێر ئەمە زیاتر ڕخنەیە لە خۆمان کەمتر ڕوبەڕووی خەڵکی ترا یعنی جەنابی کاگلاهور کە ئەم قسەی ئەکا بەڵام خوێندنەوەی جۆرا و جۆری بۆ ئەکرێت و دنیای خەڵک بۆی دێتە سەرخەت و فەوزای عەلامی لەسەر دروستەکرێت ئەمن تێنەگەیشتنە لەو مەسجە تێنەگەیشتنە لەو خیتابە لەو دەربڕینە یعنی ئەو ڕوو لە کادری خۆمان ئەکات پیان ئەڵێت ئێمە ئیترش ململانیەکان بە ئێوە ناکەین خۆمانە بینە بەشێک لە ململانیەکان بەڵام کاتێک و ئەم خیتابی ئەوەندەی بۆ خۆمانە زۆر کەمتر لەوە بۆ خەڵکی ترێتی بەڵام ئێمە چی بکەین خەڵکی تر گڕەگرێ یعنی تاوانی ئێمە چیە خەڵکی تر ئەنواعی تەفسیر و تەحلیلی بۆ ئەکات ئەوە خیتابێکە بۆ خۆمان جەنابی کاک پافڵ کە ئەچێت لە هەولێر هەوڵە دیبلۆماسیەکانی خۆی ئەدا خەڵک ئەبینێت ڕاستە بەشێکی ئێجگار کەمی داوەتە میدیا بەڵام بەشی زۆری پەیوەندیەکانی خۆی کە لە دوای کۆنگرە هەبووە لە هەولێر بووە نەمان داوەتە ئەعلام ئێمە پێمان وایە لە هەولێر و لە بادینان وەکەوەی کە پێویست بووە یەکێتی ئەو حزورە جەماهیری و ئەو خەڵکە دڵسۆزی کە هەیبووە پاشەخشەی کردو لێی و بەجیانی هێشت و ئێستا ئەچینەوە لەگەڵیان ئەبین یعنی ئەمە زیاتر ئەم خیتابە بۆ خۆمانە ئەمە سەلماندووشمانە و بە دڵنیاییەوە بەشێکی بنچینەی مەکتەبە سەرێکەکانی خۆمان ئەبینەوە هەولێر و دەستیشمان بەم پرۆسەیە کردووە بۆیە من حەز ئەەکەم بۆ داهاتووی خەباتی سیاسی تێبگەن لەوەی کە یەکێتی کە خیتابێکی هەیە کە قسەیەکی هەیە ئەم قسەیە ئاراستی هیچ کەس و هیچ لایەنێکی ناکەین بە دیاریکراوی بەقەد ئەوەی کە ئەمانەوێت ئەو گلەی و ڕەخنانی کە لە ڕابردووە لە سەرمان هەبووە لەسەرەوەی کە ئێمە لە هەولێر بە بێگومان یانی وازحە خۆ ئێمە ڕوبەڕووی ئەنواعی کێشە و گرفتە بووین و لە کاتی انتخاباتەکانە نوێنەرەکانی ئێمە چاودێرەکانی ئێمە هەمویان ئەجیران ئەچوون لەناو ئوتێلەکانە ئەیان گرتن باشە بەڵام ئیتر لە جیاتی ئەوەی ئەو خەڵکە بکەینە چاودێر خۆمانە بینە چاودێر
ئەمە قسەیەکە بۆ خۆمان بۆ ماڵی خۆمان بۆ ناوی یەکێتی بەڵام تۆ دێیت ئەم قسەیە بە نەوەیەکی تر تەفسیرەکەی ئەمە کارێکی خراپە بۆیە من کاک ئارام ئەڵێم یەکێتی هەوڵ ئەدات بە ڕوئیایەکی تازە بە فۆرمێکی تازە خەباتی سیاسی خۆی بکات و ململانی سیاسی خۆی بکات و ئەم قسەیەشمان ئاراسی هیچ هێزێکی دیاریکراو نییە بەقەد ئەوەی کە بڕوامان بە خەباتی دیموکراسیەیە و پێمان وایە لە خەباتی دیموکراسیە ئەگەر ململانی سیاسی نەما ئەو کۆمەلگایەکی مردووە ناکرێت و بۆ کۆمەلگای بڵێ کۆمەلگایەکی کراوە کۆمەلگایەکی تێگەیشت و دەرحەق بە ماف و بە ئەرکەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە عەسابێکی ئارام بە لێکدانەوەیەکی بابەتی دوور لە بنەمای کار و کاردانەوە خەباتی سیاسی خۆی ململانی سیاسی خۆی بۆ هەموو ئەو جێگایانە ئابات کە یاسا و دەستور و کاری حیزبایەتی ڕێگەی پێئەدا ئەمە دیوێکی بابەتەکەی دیوێکی تر لە ڕاستیە ئێمە لە ڕابردووە ڕوونمان کردێتەوە کە دەرگای گفتوگۆ و دیالۆگمان لەگەڵ هیچ هێز و لایەنێک لە کوردستان دانەخراوە و داشی ناخین و بڕواشمان بە خەباتی مێژووی یەکێتی پارتی هەیە بەڵام بە وازحیش وتومانە دەبێت برانی پارتی لەوە تێبگەن کۆمەلگەی کوردستان کێشەکانی کوردستان ململانیەکان لە کوردستانە پێویستی بە ئینفراد نییە بە ئینفراد ئەمانە نایەتە دی کاکە زیندوترین کارکتەرەکانی ئێمە کاقوبادە لە حکوومەت کاقوبات لە بارودۆخێکە نوێنەرایەتی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستانی کرد بۆ بەخا کە دۆخ ژینگەی سیاسی بەم جۆرە بووە یەکێتی پارتی لە خراپترین حاڵەتی پەیوەندیانە بوونا نرخی نەوت لە خوار سفرەوە بووە کۆڕۆنا لە لووتکەیە بووە موچەی مانگی دوو لە حوزەیرانە دابەشکراوە ژینگەی پەیوەندی دیبلۆماسی ئێجگار ژینگەیەکی خراپ بووە دەی لەو کاتەیە کە قوباد و برادەرەکانی جانتای خەم و خەفەت و کێشە و مەشاکلەکانی کۆمەلگەی کوردی ئەکەنە بن هەنگڵیان ئەچن لە بەغدا گفتوگۆ ئەکەن لەگەڵ بەغدایە کە کازمی تازە هاتوۆتە سەر حکوم شەقام لە بەغدا نائارامە بەغدا خۆی بارودۆخی ئیقتصادی ئێجگار خراپە تو دەی لەم ژینگە لەبارەیە هەوڵێکی دیبلۆماسی ئەجگار چڕ ئەدەی کە من بەش بە حاڵی خۆم بە سەراحەتیش ئەیڵێم لە دوای نەخۆشکەوتنی جەنابی مام جەلال هەتا وەکو ئەمڕۆ هیچ جوڵەیەکی دیبلۆماسی بەقەدەر ئەو جملەیە عەقلانی نەبووە یەکێتی وا خەباتەکە یەکێتی وا ململانی ئەکا ئێمە زەرمان کردو لەمە ئەوە ئاسۆی ئەو پەیوەندیانەی وەفدی هەرێمی کوردستان لەگەڵ بەغا وردەوردەوا دەرکەوتووە با دوو ڕۆژی تر خەڵکی تر تەعامل و تەفسیر و تەحلیل نەکا پیوابێ ئیتر ئەمە خۆی کردوێتی و خەڵکی تر نەیکردووە زۆر وازح بوو وەفدەکە وەفدێک بووە کە ئێمە خۆمان لە قیادی حیزبەکە کاک ئارام بە سەراحەت ڕخنەمان لە کاقوباد و لە وەفدەکە گرتووە تومانە بۆ بەس ئێوارڕون بۆ لە بەروی زانیمانە ژینگەکە زۆر ژینگەیەکی نالەبار بووە کۆتایی قسەکەم بۆ دێنم کاک ئارام کە پێم وایە لە دانوب بۆ بۆخری ناوزەنگی خوا لێ خۆش بوو کاک نۆشیروان ئەڵێ لە کاتێکە ئێمە لەگەڵ ئێرانە پەیوەندیمان زۆر خراپ بوو وەفدێکمان نار بۆ چارەسەرکردنی کێشەکان وەفدەکە سوتفەوار ڕێککەوت و هەموو کاک عومەر ناوەکان ڕۆشت بوون لە تارانەوە گلیان لێکردینیان باش ئێوە بۆ ئاشتەوایی هاتونیان بۆ دژایەتی ئەو هەموو عومەرە چیە بۆ ئێمەتان ناردووە ئەمە پەیوەندی بەچێوە هەم پەیوەندی بەوەی ئەم جارە ئێمە هەوڵماندا زیندوترین کارکتەرەکانی خۆمان بۆ گفتوگۆ دیالۆگ بنێرین بۆیە بە سەراحەت کاگارام پێمان وایە کێشەکانی هەرێمی کوردستان گەورەترن لەوەی کە هێزێک یان لایەنێک بێوێت ئینفراد کاتیایە و هەژمونی خۆی و خیتابی خۆی زاڵکا بەسەر هەژمون و خیتاب و دید و تەسەوراتی یەشێتیە باشە ئەمیر جەمارەڵێ تکالی و پرسەگوایە ئۆکسجینیان بۆ نەخۆشخانەی ڕزگاردی ناردووە بەڵام ڕەتکراوەوە بڕا ناکەم کاک فەهمی هیچ زانیاریت هەبێت لەسەر ئەوە کە یەکێتی ئۆکسجینی بۆ خستخانی ڕزگاری ناردووە لە هەولێر و ڕەتکرابێتەوە دیارە مەڵبەندی سێ بڵاوی کردەوە کە لەوێ ڕەتکراوەتەوە بەڵام وەکو سەرکردایەتیەوە هیچ ئاگات لەوە هەیە منکردنەوە بیت خۆی کاک ئارەمجارێ بە ئێمە وەکو یەکێتی لەسەر بنەمای کار و کاردان و سیاست ناکەین مەسلەی کۆرۆنا مەسلەیەکی ئینسانیە و ئەمە وەزیفەی بنچینەی هەموو تاکێکی ئەم کۆمەلگایەیە وەڵڵاهی هەموو ئینسانێک دەبوو یەک ئۆکسجین بگرێتە بن هەنگڵێەوە بڕوا بۆ خەسەخانی ڕزگاری بێت بۆ خەسەخانی شار لە سلێمانی لە کاتی ئەزمەکەیە ئێمە وا سیاست ناکەین کە بەو جۆری کە ئێمە لە سلێمانی بارودۆخێکی دژوار هەبوو هەندێک ئیعلام ویان ئەزانی کەرکووک ڕزگار کراوە ئەنواعی تەحلیل و تەفسیریان لەسەر سلێمانی ئەکرد دۆخێکیان دروست بوو کەس نەوێرا بێتە سلێمانی ئێمە ئەو بارودۆخەی لە هەولێر ڕوویدا جێ ئەسەفێکی ئەجگار قوڵی ئێمەیە وەڵڵاهی یەک ئینسان لە هەولێر پەنجەی ئازاری بەرکوێت ئازارە لە ناخی ئێمەیە لە ویژدانی ئێمەیە کاکە ئەمە یەک وڵاتە یەک جەستەیە یەک نیشتیمانە ڕاستە ئەمە ڕوویدا برادرانی مەڵبەندی هەولێر ویستیان کۆمەکی
ئەو خەستەخانەیە بکەن بۆی لەو تەوقیتە دیاری کراوەیە ئەو کێشەیە چارەسەر بکەن پێم وایە وەکو پێویست ئیستیجابە نەبوو بوو ومێ دەکەم ئەمە بە ڕوحێتێکی ڕازی هەمومان وەریبگرین و من بەش بە حاڵی خۆم تەمەنا ئەەکەم برادرانی پارتی دیموکراتی کوردستان بێن لە سلێمانی و لە هەڵەبجە و لە گەرمیان و لە ڕاپەڕین دەیان خوێندنگا و دەیان مستەشفا و نەخۆشخانە و باخچە و جادە بکەنەوە هەر هێزێکی سیاسی کە ئەتوانێ مەشارعێک بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە حەقا لە پەرلەمان و یاسایەک دەربچێت کە ڕێگەی لێ نەگیرێت. باشە کاک فەهمی ئەگەرچی بابەتەکە تازەیە بەڵام ئەگەر ڕێی خۆت بەیاوەکو سەرکردایەتیش بێ ڕێیەکەم بیتێ لەسەر هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق و ئەوەی کە مستەفا کازمی ئەعلانی کرد کە شەشی ساڵی داهاتوو هەڵبژاردن بکرێ بە تایبەتی تر یەکێتی چۆن لەمە ئەڕوانێ و مامەڵی لەگەڵا ئەکا و چۆن خۆی ئاماداکە بۆ هەڵبژاردنە. هەتاکو ئێستا یەکێتی بەڕسمی من ئاگام لە هیچ ڕاگەندراوێکی نییە بەڵام ئەوەی کە من تێگەیشتم و کە گفتوگۆمان کردو لە بینی خۆمانە ئەوەیە کە بە بڕیارێکی باشی ئەزانین و ئێمە پێشوازی لێ ئەەکەین و لە ئێستاکەوە ئێمە بە دۆست و لایەنگران و خەڵکی کوردستان ئەڵین کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی نەفسیەوە ئامادەی بۆم هەڵبژاردنە و بە بڕواایەکی پتە و بە قەنەعەتێکی گەورەوە ئەچینە ناو پرۆسەکە و بە خەڵکی کوردستان ئەڵین بەدڵنیاییەوە ئەو بارودۆخەی کە لە نەتیجەی ئینتیخاباتەوە هاتە پێشەوە ئەمە تێ ئەپەڕێنین یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری ئەم پرۆسەیە ئەکات و بەشداریەکی کارا و کاریگەر ئەکات و هەموو ئامادەکاریەکمان هەیە و گومانیشم نییە لەوەی کە یەکێتی لەم ئینتیخاباتەیە بە کورسێکی ئێجگار زۆرەوە دەیدێتە دەرەوە و ئەم هاوسەنگی کە لە کوردستان ئەم ناهاوسەنگی کە لە کوردستان دروست بوو ئەمە کۆتایی پێدێت و یەکێتی حیزبایەتی ئەباتەوە سەر شاڕی ڕاستەقینەی بەدیهاتنی کۆی ئامانجەکانی خۆی بۆیە من بەش بە حاڵی خۆم پێم وایە کارێکی زۆر باشە و ئومێ دەکەم لە کاتی خۆشیان بکرێت. باشە دواپرسیارم کاک فامی هەر لەسەر پەیوەندیەکانی یەکێتی دیارە زیاترینی تەرکیزەکان کە قساکرێت لەسەر پەیوەندیەکان باز لە پەیوەندی یەکێتی و پارتیەکرێ بە حکومەی دوو هێزی کاریگەرن خاوەندە سەڵات لە حکومەتا و خاوەندە سەڵات لە بەغدا و خاوەن پەیوەندێکی تونند و تۆڵ و مێژوویەک بەڵام پەیوەندیەکانی یەکێتی لەگەڵ هێزولایەنەکانی دیکە بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان بەرەو چ ئاقارێکە ڕوا. کاک ئارام ئێمە هەر لە دوای کۆنگرا بەوازحی ئێمە کۆمەڵێک هەوڵی جیاوازمان داوە هەر لە دوای ئاسایبوونەوەی بارودۆخ کاگلاور هەڤاڵی هاوسەرۆک سەردانی بزوتنەوەی گۆڕانی کرد و لەگەڵیانە دانیشت و خیتابی یەکێتی و ڕوئیای یەکێتی و دیدی تازەی یەکێتی بۆ ڕوونکردنەوە دواتر سەردانی کۆمەڵێک هێزولایانی سیاسیتری کوردستانی کرد بۆ ئێمە هەموو هێزە سیاسەکانی کوردستان هێزی گرنگن خاوەنی کورسێک بێت لە پەرلەمان یان هیچی نەبێت یا خاوەنی 50 کورسی بێت ئێمە پێمان وایە لەم نیشتیمانەیە هەمومان لە کەشتیەکەین دەبێت پێکەوە ئیدارە بکەین و دەبێت جیاوازیەکانی نێوانمان ببێتە نقطەی قوت بۆمان و دەبێت بێتە هۆکارێک بۆ سەرکەوتنی پرۆژە و ئەجنداکانمان هەرگیز ئێمە لە جیاوازی نەترساوین و یەکێتی خۆی لەسەر بنەمای جیاوازی دروست بووە بۆیە پێشوازی لە هەموو جیاوازیەکەین و پێمان وایە ئێمە و بزوتنەوەی گۆڕانیش وەکو دوو هێزی سیاسی لە ناوچەکەیە ئەکرێت گفتوگۆ بکەین و ئەکرێت لە دەوری یەک ئەجنداش کۆ ببینەوە و نەک هەرتەنە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لەگەڵ برانی پارتی دیموکراتی کوردستان و کۆی هێزە سیاسەکانی تریژە کوردستانە یەکێتی بڕوای نەگۆڕی بە گفتوگۆ هەیە و پێمان وایە ئێمە خۆمان کوشتەی دەستی نەبوونی گفتوگۆیەکی جددی و بنیاد نەرین لەگەڵ بەخایە لەگەڵ کۆی حکوومەتەیەک لە دوایەکان کە لە بەخای هاتوتە پێشەوە کە ئێمە ئەزانین باجی گفتوگۆیەکی هاوچەرخ ئەدەین کە گفتوگۆی هاوچەرخ نێ لە بەخایە باشە کە ئەزانین نەبوونی گفتوگۆی هاوچەرخ لە بەخا ئێمەی تووشی ئەم دۆخە کردووە بۆ دەبێت لە ناوخۆی خۆمانە هەوڵ نەدەین یەک گفتوگۆی جددی و هاوچەرخ بکەین و گفتوگۆیەک بێت کە خوێن و ئازار و ژانی میلەتەکەمان لەسەر مێزەکە بێت نەک بەرژەوەندی شخصی و بەرژەوەندی حیزبی و بەرژەوەندی تاک بۆیە من بەش بە حاڵی خۆم کاگارم بەدڵنیایە و پێتی ئەڵێم ڕوئیای تازە یەکێتی بۆ کۆی کایەکانی ژیانی فەرمانڕەواییمان زۆر وازحە بۆ خەباتی پەرلەمانی بۆ خەباتی حیزبی بۆ کاری هاوبەش و پێکەوەی لەگەڵ کۆی ئەحزابەکانی کوردستانە بۆ مەسلەی کەرکووک و خانەقین و شنگال و مەخمور و هەموو ناوچە کێشە لەسەرەکان و پەیوەندی ئێمە لەگەڵ بەخایە ئاڵوگۆڕی زۆری بەسەرا هاتووە پەیوەندیەکانمان لەسەر ئاستی کوردستان گۆڕاوە لەسەر ئاسی کۆمەڵگەی نێودەوڵەتی ئێستا کە لە دۆخێکی باشترایە و لە دوای کۆنگرەش ئەمریکا گارم ئەمە بە جەناب و بە بینەرانی بەڕێز بڵێم کە لەسەر ئاستی دنیا پێشوازی جۆرا و جۆر و داوارنامەی جۆرا و جۆر بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هاتووە چونکە تێگەیشتون ئەم هێزە چۆن لە شەڕی داعشا پێگەیەکی ئەجگار گەورەی هەبوو لە هەموو وێزگەکانی ترشا ئەم پێگەی هەیە دو قسم ئەوەیە یەکێتی چۆن لە شەڕی داعشا میلەتەکەی خۆی بەجێ نەهێش و تاقی کرایەوە لەم شەڕی کۆرۆنایەش یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لەحزەیەکیش بڕوای بەوە نەبووە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەجێ بێڵێت لە چۆ
ئەم مەترسیە لە لووتکەیە بوو بێت ئێمە لەوێ حزورمان هەبوو و هاوکاری خەڵکی کوردستان داپرسیارم ئەگەر زۆر کورد وەڵام بیتەوە باسی ناوچە دابڕێنراوەکان و گرنگی و زەرورەتی پێکەوە کارکردنت کرد بۆ ئەم هەڵبژاردنەی کە لە ڕێوەیە و بەڕێوەیە لە عێراقدا تا چەند لیستێکی هاوپەیمانی کوردستانی لە زۆرینەی هێز و لایەنە سیاسەکان چ لە ناوچە دابڕێنراوەکان و چ لە کوردستان بەگشتی بە گرنگەزانن من بەش بە حەڵی خۆم پێم وایە بوونی یەک لیستی کوردی زیاد لە ماناو مەدلولێکی هەیە بۆ خەڵکی کوردستان و بۆ ئەحزابی تر لە عێراقا یەک خیتاب بین بە بێگومان حەجممان قورساییمان شخصەتی معنەویمان لە بەغا گەورەتر و کاریگەرترە بێ بەداخەوە لە دوای نەخۆشکەوتنی جنابی مام جلال و ژیان ئاوی جنابی مام جلال یەک خیتابی بوو بە خەون یەخیتابی وای لێ هاتوو کە بەدی نەهات ئێستا من بەش بە حاڵی خۆم وەکو ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی هەر خەون بەو ڕۆژگارانەوە بینم کە جنابی مام جلال سیاسەتی کردووە بۆی ئومێدێکی گەورەم هەیە هەمومان بتوانین بە یەک ئەجنداوە بچینە ناو ئینتیخاباتەکەەوە و لیستی کوردی یەک لیست بێ بۆ ئەوەی بتوانین هەموو ئەو دەستکەوتانی کە لە دەستمان داوە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە هەمویان بەدی بێنینەوە بە بێگومان ئەمەش بۆ ئەبێت کە یەک ئەجندا و یەک هێز و یەک خیتاب و بە شێوازێکی عاقلانی دوور لە بنەمای کار و کاردان و سیاست لەگەڵ بەغا بکەین و لە ڕووی مەبدەئیەوە بڕوامان بەوە هەبێت کە بەغدا شاڕێی چارەسەربوونی کێشەکانی ئێمەیە ئەمە نابێت تاکتیک بێ ئەمە دەبێت استراتیژ بێت چکە ئێمە بەشێکین لەو دەستورەی کە سەرکردە و سەرۆکەکانی ئێمە لە ساڵی 2023 نووسیانەوە باشە سپاس دەکەم هەواڵ فەهمی بورهان ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی لە تەوریەکەم لەگەڵ مابووی سپاس بۆ بەشداریکردنە سپاس بە ئێوە کاگەران سپاس بە ئێوەش کە بینەر بوون پشوێکی کوردۆرە گرم و بۆ تەوری دۆمەگەڕێم وڵاتان ئەلبومی یادگاریەکان دەنگێکی ڕەسەن لە لوڕستانەوە
حشمەت ڕەشیدی هونەرمەند و دەنگخۆشی لوڕستان لە شاری خوڕەم ئاوا لەدایک بووە. پاش خوێندنی ناوەندیە بێتە مامۆستا و لە هەمان کاردا لەگەڵ چەند میوزیکارێکی ئەو دەڤەرە کۆمەڵێک گۆرانی ڕەسەنی لۆڕی تۆمار و بڵاوەکەنەوە. لە ساڵی 1965 چەند بەرهەمێکی لە ڕادیۆی سەرتاسەری ئێران بڵاوە بێتەوە و ناوبانگ دەرەکە. ئەنستیتیوتی کەلەپوری کورد کۆمەڵێک لە بەرهەمەکانی ئەم هونەرمەندە لە ئەلبۆمی یادگاریەکاندا بڵاوەکاتەوە. بۆ دەستکەوتنی ئەم بەرهەمە و سەرجەم بەرهەمەکانی تری ئەنستیتیوتی کەلەپوری کورد پەیوەندی بەم ناونیشانانە بکەن. ئاینی خۆشەویستی دەواازەیەکی گشتی. کتێبی دووەم و سێمی زنجیرەیەک لێکۆڵینەوەی نووسەر و ڕۆشنبیر جەمال حسین بە ناونیشانی ئاینی خۆشەویستی دەواازەیەکی گشتی بڵاوکرایەوە. لەم دوو کتێبەدا نووسەر شرۆڤەیەکی بابەتیانە و فەلسەفیانەی کردووە سەبارەت بە ڕابیعەی عەدەوی، بایەزیدی بەستانی، حەلاج، نفەری، ئاینی قوزاتی هەمەدانی و شیکردنەوەی دەواازە گشتیەکانی ئاینی خۆشەویستی. لە هەردوو کتێبەکەدا کە لە 1916 لاپەڕە پێکاتووە، نووسەر زۆر بابەتیانە قسەی لەسەر ئەو بابەتانە کردووە کە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ پەیوەندیان بە ناونیشانە سەرەکیەکەی کتێبەکانەوە هەیە. کتێبی دووەم کە تایبەتە بە ئاینی خۆشەویستی دەواازەیەکی گشتی، نووسەر و ڕۆشنبیر جەمال حسین سەرنجی خستۆتە سەر دەرکەوتنی تەسەوف، ڕاهیبە مەسیحیەکان و سۆفیا موسڵمانەکان، شریعەت و تەریقەت و حەقیقەت و چەند بابەتێکی تری پەیوەست بە تەسەوف و زمانی ئاماژە و زمانی هێمە. لە کتێبی سێمیشدا نووسەر بە سەلیقەیەکی باشی زمانەوانی و باگراوندێکی ڕۆشنبیری و فەلسەفی و ئاینی و بە پشبەستن بە چەندین سەرچاوەی زانستی و مێژووی و ئاینی قسەی جدی هەیە لەسەر ڕابیعەی عەدەوی، بایەزیدی بەستانی، حەلاج، نفەری، ئاینی قوزاتی هەمەدانی. هەرسێ کتێبەکە لەلایەن ناوەندی غەزەلنووسەوە چاپ و بڵاو کراوەتەوە و ئێستا لە کتێبخانەکاندا بەردەستن. ئاینی خۆشەویستی دەواازەیەکی گشتی. جارێکتر سڵاوتان لێبێ بەڕێزان. لە تەوەری دووەمە گفتوکۆ لەسەر هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق دەکەین بە میوانداری بەڕێز شیروان میرزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، ڕاستەخۆ لە سەر سکایپ و هێڵی سکایپ و لەگەڵمانە بێ. کاک شیروانم کاتۆ باش، سپاس بۆ بەشداریکردن. جەژنە پیرۆز بێ، دەرفەتت بدەین جەژنە پیرۆزەیە بکەی. ئەم کاتی ئێوەش باش، زۆر سپاس. جەژنی ئێوە و کارمەندانی گەلی کوردستان و تەواوی خەڵکی کوردستان پیرۆز بێ. ومێدەوارین ئەمە دوازەژن بێ کە بە وەزعێکی اقتصادی خراپ تێپەڕێنین و هیچی تر ئێمە وەکو طبقەی سیاسی یان دەسەڵاتداران چیتر شەرمەزاری موچەخۆران و میلەتی خۆمان نەبین و بتوانین لە داهاتوودا باشتر خزمەتی هاوڵاتیان بکەین. سپاس. کاک شیروان، بەر لەوەی باز هەڵبژاردننی پێشوەختە بکەم، ئێمە ئێستا دیسانەوە لە هەرێمی کوردستان چ لە سەرزاری هەندێک بەرپرس لە حکوومەت، هێز و لایەنی سیاسی، یعنی تقریبا بەهارمانتان نیوە چۆک هێناوەڵین دوای جەژن ڕێکەوتن لەگەڵ بەغدا ئەکرێ و
300 یان 400 میلیارد دەنێرێت و ئێمە 250,000 بەرمیل نەوت و نیوەی داهاتی ناوخۆ یعنی ئەمانە تا چەند لە ڕاستیە و نزیکن دوای زانیارەکان لەسەر پەیوەندیەکانی هەولێر و بەغدا لە کۆدان ئێوە ئاگاتان لە چی هەیە لەو بارەیەوە مەرجەکان چۆنن ئەگەر بە کورتێک باسێکیەوە بکەیت دواترە چینە سەر هەڵبژاردننی پێشوەختە لە ڕاستیدا تەمان قسەکردن لەسەرم ڕێکوتنە بەم شێوەیە نییە هەر لە خۆتەوە 100 میلیارد زیاد بڵێ یان کەم بڵێ 300 میلیارد 400 میلیارد ئەمە بەم شێوەیە نییە و ئەمە زیاتر وروژاندنی عەتف و سۆزی خەڵکە بەداخەوە بەڵام ئەوەی کە هەیە احتیمالی هەیە لە دوای جەژن یعنی هەفتەی داهاتوو یەک دوو هەفتەی داهاتوو وەفتی هەرم جارشکە بچێتەوە بەغدا لە ڕێککەوتن نزیکن بەبێ ڕێککەوتن هیچ پرەپارەیەک لە بەغداوە نایە بۆ هەرێم ئەمە ئەوەی کە لێی تەکیدین ئەوەیە بەڵام هەردوولا لە ڕێککەوتن نزیکن لەسەر نەوت تقریبن یعنی زۆر کێشیان نەماوە ئێستا لەسەر داهاتی خاڵستنیەکانیش تقریبن لێک تێگەیشتن هەیە ماوەتەوە لەسەر بڕی ئەو پارەیە کە هەرێم داوای دەکاوە لە بەرامبەردا بەغدا چ دەدا هەندێک وردەکاری فەنی هەیە کە پێویستی بۆ دەکاتەوان لە خاڵستنوریەکان هەرێم داوای چەندە بەغدا توانێت چەند بنێرێ ئەگەر زانیاریت لایە دارایی بەغدا یان نوێنەری هەیئەی مەنافری حدودی لێبێ ئایا هەرێم ئەمە چۆن قبول دەکات یان چۆن ئەم ڕێکارێکی هاوبەش دۆزنەوە چونکە بەپێی دەستوریش ئیدارەی خاڵستنوریەکان ئیدارەیەکی هاوبەشە ڕاستە داهاتەکەی ئیتیحادیە عمومەن یعنی پێشبینی دەکەین بگەنە ڕێککەوتن لە یەک دوو هەفتەی داهاتوودا وەفتی هەرێم بچێتە بەغدا قۆناغەکە بە شێوەیە کە هەردوو لە پێویستیان بە ڕێککەوتن هەیە و ئومێدی ئەوەش دەکەین کە لە ڕاستیدا زوڕێک بکەون وەچیتر کاکشیروان هیچ ڕقەمێکی مامەڵی نێوان هەولێر و بەغاد لەلایە هەولێر چەندی دەوێ و بەغدا چەند دەدات هەرێم داوای تەمان ئامادە بوو هەموو مەلەفینەوە تەسلیمی بەغدا بکات نیوەی داهاتی خاڵستنوریەکان لە بەرامبەردا داوای 750 میلیۆن دۆلاری کردووە کە دەکاتە نزیکی 895 میلیارد دینارەکەی کە بۆ موچە پێویستەتی ئەوانتوانێ ئەم ڕقەمەمان پێویستە بۆ پێدانی موچە بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەبێ پاشەکەوت بەغدا حسابی ئەوەی کردو کە لە ئێستادا داهاتی عێراق بە هیچ شێوەیەک بەشی ئەوە ناکەکان بڕەپارەیە بداتە هەرێمی کوردستان و بڕێکی زۆرە ئەوان پێشنیاری کەمتر لە ئەوەی پاریان کردو کە 452 میلیارد دینار بوو بەڵام وەکو باسم کرد ئەم بڕەپارەیە وابەستە بەوەی کە هەرێم چ تەسلیم دەکات ئایا نەوتی لەگەڵ یان لەگەڵی نییە 250,000 بەرمیل نەوتە یان هەموویەتی داهاتی خاڵستنوریەکان چۆنە ئەمانە هەمووی قابلی گفتوگۆن بە شێوەیەکی گشتی لەسەر بڕی پارەکە فعلەن تا ئێستا ناکۆچی هەیە نەگەشتنە ڕێکەوتن بەڵام نێوەنگیری هەیە ئەمریکیەکان و بەریتانیەکان لەسەر خەتن و خەڵکی ترجی نێوەنگیری کردووە بۆیە ئومێد دەکرێت کە لە چەند ڕۆژی داهاتوودا وەفتی هەرێم بچێتەوە بەغدا گفتوگۆکان بە ئاراستەیەوەن کە بەرەو ڕێکەوتن بڕن کاکشیروان 6/6 ئەوەی کە مستەفا کازمی ڕاگەیاندووە 6/6 2021 هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقدا دەکرێت جارێ ئەوەڵەن 6/6 تقریبان ساڵەکەی مستەفا کازمی تەواو بێ کە مەهامی ئەو بۆ ئەو ساڵە دیاریکردنی هەڵبژاردننی پێشوەختە و ئامادەسازی بوو بۆی پێشبینیتان چییە بۆ 6/6 پێ دوایە لە عێراقدا دەکرێت 6/6 هەڵبژاردننی پێشوەختە بکرێ ئەوەی کە تا ئێستا هەیە ئەمڕۆ لە دوای کاردانەوەکانی دیاریکردنی و ڕۆژە ئەوەندەی کە من ئاگام لێ نووری مالیکی بە تەواوەتی تا ڕادەیەک ڕەتی دەکاتەوە و کۆمەڵێک لە بیانووی بۆ دەدۆزێتەوە بە گشتی کاردانەوەکان چۆنن و لە ڕووی یاسایی و دەستوری و پەرلەمانیەوە تا چەند ممکنە 6/6 طبعا ماوەیەک پێش ئێستا نزیکی دوو هەفتەیەک پێش ئێستا سەرۆکی پەرلەمان لەگەڵ سەرۆکی کورد لە سیاسیەکان بە ئامادەبوونی لیژنەی قانونی دانیشتنێکیان کرد لەسەر یاسای هەڵبژاردن و لەسەر تەحلیلی مەوعیدی انتخابات کۆمەڵێک پێشنیار کرابوو لەوانە مانگی 4 سەرەتای مانگی 4 مانگی 6 و مانگی 10 ئەم سێ پێشنیارە کرابوو لە هیچیان لەسەری کۆک نەبوون ئەو 6/6 پەیوەندی بۆەوە هەیە کە مستەفا کازمی حکوومەتەکەی دوای تەواوبوونی یعنی ئەو بەشەی وەزیرەکان کە مابوون لە کۆتایی دەنگیان لەسەردرا دوای تەواوبوونی دەکاتە یەک ساڵ کە یەکێک لە کارنامەی بەندەکانی کارنامەی حکوومەتەکەی بەڕێز مستەفا کازمی ئەوەیە کە لە ماوەی یەک ساڵدا هەڵبژاردننی پێشوەخت ئەنجام بداوە بیرمان نەچێت داواکاری خۆپیشاندەران بوو و داواکاری مەرجعیەتیش بوو ئەمە ئەوەی بەڕای من ئەوەی کازمی 6 دیاری کردووە جۆرێکە لە خۆ ڕزگارکردن و بە خۆپیشاندەران و بە خەڵکی عێراق بڵێ من ئەوە تا ئامادەم خۆ هەڵبژاردننی پێشوەخت بکەم تۆ
تۆپەکە لە ساحەی پەرلەمان و لە ساحەی هێزە سیاسیەکانە بۆ ئەوەی ڕێکارە قانونی و دەستوریەکان تەواو بکەن. دیارە کاتێکی ناواقعیە لە عێراق لەبەر دووسێ هۆکار یەکەچیان مانگی 6 کاتێکی گەرمە لە عێراق یەک لەو ڕەخنە جدیانەی کە لە هەڵبژاردننی پێشوو دەگیرە ئەوەیە کە لە بەشێکی زۆر لە ناوچەکانی عێراق و بەتایبەتی لە خواری و عێراق خەڵکەکی زۆر کەم بەشداری کردووە بۆیە دەبێت کاتێکی وا مولائم بێ لە ڕووی با بڵێین کەش و هەواوە کە مشجع بێ هاندەر بێ بۆ خەڵک بەشداری بکە نەک پێچەوانەکەی ئەمە یەک دوو بەشی زۆری پرۆسی هەڵبژاردن لە ناوەندەکانی خوێندن و لە سەرشانی کادیرانی پەروەردەیە مامۆستایان و ئەوانە ئەو کاتە تەمان کاتی امتحاناتە بۆیە ئەوەش ناواقعیە تەوەقعات ئەوەیە کە یان پێش بخرێ یان دوا بخرێەوە تەوەقعاتی بەهێز ئەوەیە کە دوا بخرێ بۆ مانجی دا ئەمە لە ڕووی کاتەکەیەوە لە ڕووی دەستوریەوە طبعا دەبێ دەمە دوو زۆر انتخاباتمان هەیە انتخاباتێکمان هەیە انتخاباتی ئاسایی واتە 4 ساڵ دەورەکەی خۆی تەواو دەکات انتخابات دەکرێت و تحدیدی ڕۆژی انتخابات لە 45 ڕۆژ پێش کۆتایی هاتنی دەورەکە دەکرێت بە پێچەوانەوە ئەو انتخاباتی کە ئێستا بەڕێز مستەفا کاظمی داوای دەکات پێ هەڵبژاردننی پێشوەخت هەڵبژاردننی پێشوەخت پێویستی بە هەڵوەشاندنەوەی پەرلەمان هەیە واتە دەبێت پەرلەمان خۆی هەڵبوەشێنێتەوە هەڵوەشاندنەوەی پەرلەمان لە ڕووی دەستوریەوە دوو شێوازی هەیە یان ئەوە تا یەک لە سەرسەی پەرلەمانتاران داوا دەکەن یان ئەوە تا سەرۆکی وەزیران بە ڕەزامەندی سەرۆک کۆمار داوا دەکات لە هەردوو ئەگەرەکەشی پێویستی بە دەنگدانی پەرلەمانتاران یان دەبێت پەرلەمان لە جەلسەیەکدا لە دانیشتنێکدا بە دەنگی زۆرینەی پەرلەمانتاران کۆک بن لەسەرەوەی کە خۆیان هەڵبوەشێنەوە و لە دوای هەڵوەشاندنەوەی پەرلەمان لە ماوەی 6 ڕۆژدا این هەڵبژاردن ئەنجام دەگرێت ئەمە تا ئێستا دیار نییە ئایا ڕێی کوتلە سیاسەکان هەمووی لەسەر ئەوەیە کە پەرلەمان هەڵبوەشێتەوە یان هەڵنەوەشێتەوە پێویستی بە ئیتیفاقی سیاسی هەیە لە ناو کوتلە سیاسەکان بۆەوەی لانی کەم زۆرینەی پەرلەمان دەنگ بە هەڵوەشاندنەوەی پەرلەمان بدە دووسێ عایقی تربان هەیە بەربەست لە بەردەم یاسا لە بەردەم هەڵبژاردن یەکەچیان یاسای هەڵبژاردنەکانە کە تا ئێستا تەواو نەبووە طبعا یاساکە کورد بەشداری نەکرد بەبێ کورد تێپەڕێنرا دەنگی لەسەردرا و یاساکە ئێستا مولحەقێکی ماوە پاشکۆیەک کە باس لە با بڵێن تایبەتە بە دابەشکردنی پارێزگاکان بەسەر چەند بازنەیەکدا ئایا بازنەکانی هەڵبژاردن چۆن دەبن بازنەکانی هەڵبژاردن هەر بۆ خۆی ئیشێکی فەنی زۆر قورس و گرانە لەبەرەوەی دوایی دەبێت ستلی ناخیبین تۆماری دەنگدەران بە پێی بازنەکانی هەڵبژاردن ئامادە بکرێت کە ئەمە گرفتی زۆری هەیە لە عێراقدا چونکە لە عێراق نزیکەی 60 قەزامان هەیە کە سنووری ئیداریان تێکەڵ بووە تا ئێستا یەکلانە بۆ تۆ سنووری ئیداریان لە کوێیە بەهەرحاڵ ئەمە یەکێکە لە عایقە یاساییەکان کە دەبێت یاسای هەڵبژاردن تەواو بکرێ و دەنگی لەسەر بدرێ و دوای دەنگ لەسەردانی ئاراستی سەرۆکۆمار بکرێت لە واقعیا بڵاو بکرێتەوە ببێت بە یاسا کە تا ئێستا ئەمە ماوێتی لەو خاڵەدا دەمێت وەش بڵێم کە کورد لە ڕاستیدا خۆی ئامادە کردووە لە دوای ئەوەی کە یاساکە لە واقعیا بڵاو کرایەوە تانەی لێ بدە چونکە وەکو باسی کورد بەشداری نەکردووە و پێی وایە کە یاسایەکی ناواقعی و خراپە بۆ ئەم واقعی ئەمڕۆی عێراق یاسایەکی تر کە پێویستی بە هەموارکردنەوە هەیە یاسای محکەمەی ئیتیحادیە نەتایجی انتخابات دوای ئەوە چی قبوڵی دەکات ئەوەی کە تەصدیقی دەکات با بڵێن ڕاستی دوستەکەی دەسەرمێنێ بریتیە لە محکەمەی ئیتیحادی کە ئەویش ئێستا خەلەلی هەیە و یاساکەی پێویستی بە هەموارکردنەوە هەیە و لایەنە سیاسیەکان ناکۆچێکی زۆریان هەیە لەسەر ئەم یاسای محکەمەی ئیتیحادی و ئەمڕۆ کۆمیسیۆن بەیاننامەیەکی بڵاو کردو کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان جگە لەم دوو خاڵی کە من باسم کرد دوو خاڵی تریشی ئضافە کردو کە داوای دەکات ئەم خاڵانە جێبەجێ بکرێن بوو لە کاتی جێبەجێکردنی ئەم خاڵاندا ئەوان ئامادەیان هەیە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت لە کاتی دیاریکراودا ئەویش تەرخانکردنی بودجەی هەڵبژاردنە بودجەی هەڵبژاردن دەبێت تەرخان بکرێ و ئامادە بکرێت دابنرێت چونکە انتخابات ئیشێکی فەنی و لۆجستیەکە پێویستی بە پارەیەکی زۆر هەیە لەگەڵ داوای لەوە کردو کە چاودێری نێودەوڵەتی بە تایبەتی نەتەوە یەکگرتوەکان بۆ سەر ئەنجامدانی هەڵبژاردنەکان هەبێ و نەتەوە یەکگرتوەکان چاودێری هەڵبژاردنەکان بکات طبعا جگە لەوانە بیرمان نەچێ وەزعی اقتصادی بۆ خۆی کاریگەری هەیە لەسەر بڕیاردان لە ڕۆژی هەڵبژاردننی پێشوەخت لەگەڵ وەزعی تەندروستی طبعا نمە تا ئێستا نازانین ئایا لە وەرزی پاییزدا یان با بڵێن لە وەرزی سەرمادا ڤایرۆسی کۆرۆنا ئەوەی کە تا ئێستا لە هەموو دنیا
چارەسەری نییە و نازانی لە ڕاستیدا لە داهاتوودا چ دەبێت ئەویش کاریگەری هەیە هەموو ئەوانە بربەستن بە شێوەیەکی گشتی هەڵبژاردننی پێشوە خودوەکو باسم کرد داواکاری خۆپیشاندەران و داواکاری مەرجعیت بوو و بەندێک بوو لە کارنامەی حکوومەتەکەی بەڕێز مستەفا کاظمی بۆیە بە ئاشکرا و بەڕوونی لەوانەیە هیچ لایەنێکی سیاسی دژایەتی خۆی بە ڕاشکاوی دەرنەبڕێبووی بەڵام بەهانە دەهێنەوە لەوەی کە پێویستی بەوەیە دەبێ بەم شێوەیە بێ ئەمە عایقەکانی بەردەمن و لە ناوەڕۆکدا ئەگەر بە ڕاشکاوی و بە ئاشکراش نەبێ لایەنە سیاسەکانیش دەبن بە دوو بەشەوە کە هەندێکیان پشتگیری و پشتیوانی هەڵبژاردننی پێشوەخت دەکەن و هەندێکیان لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختدانی باش کاک شیروان ئەوەی ئەو کاتی کە ماوە با باسێک لە هەرێمی کوردستان و کورد بکەین بۆ ئامادەسازی بۆ هەڵبژاردنە دیارە دوو ڕۆژە ئەم قسەیە کراوە یان یەک ڕۆژە ئەم قسەیە کراوە شتێکی وانە بڵین ئێستا لە هێز و لایەنە سیاسەکان بڕیارێکیان دابێت جوابێکیان هەبێ بەیاننامەیەکیان هەبێ بەڵام وەکو نوێنەری کورد لە بەغدا و وەکو پەرلەمانتار چ ئەزمونێکی ڕابردوو هەیە ناتەوێت بۆ هەڵبژاردنەکانی ئایندە دووبارە ببنەوە چۆن کورد خۆی ئامادە بکە دەکرێت چۆن بۆ ئەم قۆناغی ئێستای ژیانی سیاسی لە عێراق و بیرکردنەوەی سیاسەکان لە عێراق و ئەو دۆخی ئێستا لە عێراقەیە کورد چۆن خۆی حازر بکات بۆ هەڵبژاردننی پێشوەختە چۆن بەشداری بکات کورد دەبێت بە دوو ئاراستە ئیش لەسەرەوە بکە ئاراستەیەکیان تەمان تا بکرێ هەیاسای هەڵبژاردنەکە بەم شێوەی ئێستا نەبێت چونکەم فربازنێ وەکو باسی کرد لەگەڵ واقعی ئێستای عێراقدا زۆر ناگونجێ و بە تایبەتی لە ناوچە جێناکۆکەکان کورد لەوانەیە زەرەر و زیانی زۆر بکە پێویستی بە تەباوی یەکڕێزی کورد هەیە بە تایبەتی لە ناوچە جێناکۆکەکان لە دابەشکردنی بازنەکانی هەڵبژاردن لە کەرکووک و دیالە و سەلاحەدین و مووسڵ دەبێت زۆر وریابین لەوەی بازنەکانی هەڵبژاردن چۆن دیاری دەکرێت و بە شێوەیەک نەبێت کە قەزایەک کە کوردی زۆرینەی کوردی نشینی لێیە لەگەڵ قەزایەک و ناوچەیەکی تر کە زۆرینەی عەرەبە یان تورکمانە تێکەڵ بکرێ وابێت کە لە نەتیجەدا ڕێژەی دەنگەکانی کورد کەم بێتەوە ئەوەی تر زیاد بکە و ئەم بازنەیە کورد لەدەست بدە ئەمە زۆر پێویستی بە دیقەتی ورد هەیە و دەبێت لەوەدا هێز و لایەنە سیاسیەکان زۆر بە وریایی و بە یەکڕێزی و تەبایی ئیش لەسەرەوە بکەن سەبارەت بە ئەگەر ببوورە کاکشیروان تەوەری دۆمت مەڵێ باسی دۆمت مەکە ئەگەر ئەو یاسایە وەکو خۆی بڕوا ئەگەر ئەو یاسایە هەموار نەکرێتەوە ئەو یاسایە لە پەرلەمان دیسانەوە نێنرێتەوە بەرباس و گفتوگۆ هیچ ڕێگە چارەیەکی تر هەیە کورد بیکات یان هەر دەبێ بەشداری هەڵبژاردنەکە بکا وەکو ئەوەی کە هەیە مل بە واقعەکە بدا کورد طبعا بەشداری نەکردنی کورد بۆ ئەم لە هەڵبژاردندا شتێکی زۆر با بڵێن نامەنتقیە کورد هەر دەبێ بەشداری بکە بەڵام گرنگ ئەوەیە لە دابشکردنی بازنەکاندا لەو پارێزگایانەی کە باسم کرد لەو شوێنانەی کە پێی دەڵێن ناوچەی جێناکۆک لەو شوێنانەی کە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دەبێ وریابین دابشکردنی بازنەکان بە شێوەیەک نەبێت لە زۆربەی بازنەکان با بڵێن نەتەوەی عەرەب زاڵ بکرێ بەسەر نەتەوەی کووردا و دوجار کاندیدەکەی ئەوان دەربێت طبعا انتخاباتەکە انتخاباتی فەردیە واتە لیستی هێز و لیستی حزب و لیستی کوتلەی سیاسی نیە تەنها هەڵبژاردننی فەردیە لە هەر بازنەیە کەسێک هەر بۆ خۆی دەتوانێت بچێ خۆی هەڵبژێرێ ئەو کاتە کەسێک کوردێک خۆی هەڵبژێرێ دەنگەکانی بۆ برنەوەی ئەم بازنەیە پێویستە لە دەنگی منافسەکانی زیاتر بێ بۆ عەرەبی شوایە بۆ تورکمانی شوایە بۆ نەتەوەکانی تر شوایە کەواتە کورد نابێت لە بازنەیەکدا لە بەتایبەتی ناوچە جێناکۆکەکان هەموو هێزە کوردیەکان هەمووی کاندیدی هەبێ و دەنگی کورد پەرتەوازە بێ و بڕۆ لە بەرامبەردا عەرەب و تورکمان یەکاندیدیان هەبێت ئەو کاتە دەنگەکانی کورد پەرتەوازە دەبێ و ئەو بازنەیە لەدەست دەدەن لە هەرێمی کوردستان وەکو باسم کرد دەبێ بازنەکانیش بە هەمان شێوە لە پارێزگەکانی هەرێمیشدا بەش بکرێ منافسەکە دەکرێتە نێوان هێز و لایەنە سیاسی کوردەکان و بەڵام بە فەردیە نابێ بە شێوەیەک بێ کە دوو ئیدارەی زەق کاتەوە و دابشکاری لە ناوچەکاندا ڕووبدات ئەمە ئەرچی هێزە سیاسی کوردیەکانە و ئەرچی لایەنە کوردیەکانە بۆ خۆ ئامادەکردن بۆ یاسای نوێی هەڵبژاردن وەڵێ سوپاس دەکەم ڕێز شیروان میرزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاستەوخۆ لەسەر سکایپ لەگەڵمان بووی لە تەوەری دۆم سوپاس بۆ بەشداری سوپاس بۆ کۆمنتەکان و سوپاس کە بینەری گەرما و گەرم بوون سوپاس بۆ هاوکارانیشم خواتان لەگەڵ
چی بێت